لایەنە سیاسیەکانی باشووری کوردستان پێشوازی لە ڕاگەنراوەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەکەن و بە جۆرێک لە پاڵپشتی نوێی ویلایەتە یەکگرتووەکانی دەزانن بۆ پرسی کورد بە تایبەت دوایە و بارگرژانەی لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقدا هاتووەتە ئاراوە. یەکێتی نیشتیمانی کوردستان داوا دەکات سەرکردایەتی سیاسی کورد پەیامان نوێەکەی ئەمریکا بە هەند وەربگرێت و هەنگاوی خێرا بنێت بۆ چارەسەرکردنی کێشە ناوخۆیەکان و ناکۆچیەکانی لەگەڵ بەغداد. ئەمریکا ئەم ئامۆژگاری پێشکەش بە هەرێمی کوردستان کردووە بەدڵنیایەوە ئەم ئامۆژگاریە وەکو ئامۆژگارەکانی پێشووە هەم لە دڵسۆزی ئەمریکیەکانەوەیە هەم لە بەرژەوەندی هەرێمی کوردستانیشە. لەبەرەوە پێویستە ئەمەش کاری لەسەر بکرێت بە زۆری چووە کە چیتر زیانمان بەرنەکەوێت. چکە من خۆم بۆ چوونی من ئەوەیە کە ئێمە چوونەتە ناو قۆناغی زیانکردن، بەڵام ئەوەندەی پێمان بکرێت لەسەر مێزی گفتوگۆ زیانەکان کەم بکەینەوە و بناغەیەکیش دابنێن بۆ ئەوەی بتوانین بە ماوەیەکی دوور و درێژ قەرەبووی ئەم زیانە بکەینەوە. ڕاگەنراوەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا و پاڵپشتیکردنی لە حکوومەتی هەرێم و چارەسەرکردنی کێشەکان لەگەڵ بەغداد با بۆچوونی بەرپرسانی پارتی گۆڕانکاریە لاڵوێستی ئەمریکادا سەبارەت بە پرسی کورد بە تایبەت دوایە و هێرشانەی کە لەلایەن حکوومەتی عێراقەوە کرایە سەر باشووری کوردستان. دوای ڕاگررتنی هێرشەکان ئێستا ینی تعاتفی ئەمریکیەکان لەگەڵ قزەی ئێمە لەگەڵ بەقووەتکردنەوە و هەستانەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە گۆڕانکاریە لە باڵێن دید و تێڕوان و استراتیژی ئەمریکا بە تیجاهی قزەی ئێمە. یەکگرتووی ئیسلامی کوردستانیش دەڵێت پەیامەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا هەڵوێستی کردداری ئەمریکا نیشان دەدات بۆ چارەسەرکردنی کێشەکانی کورد با تایبەت ناکۆچیەکانی نێوان ئەولێر و بەغداد. ئەمریکا دوو پەیامی گەاند. پەیامیکیانەوەیە کە پێشوازی لە وازهێنانی بارزانی لە پۆستی هەرێم کرد، دووەمینیان پۆستی سەرۆکی هەرێم کرد، دووەمینیان ئەوەیە کە ئەمریکا مکوڕە و پێداگرە لەسەر ئەوەی کە هەرێمی کوردستان بە پارێزراوی بمێنێتەوانێەوە هەر دەست درێژکردنێت بۆ سەر هەرێمی کوردستان قبول نەکراوە لای ئەمریکا و ناوهێنانی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی بەڵگەیە لەسەرەوەی کە ئەمریکا پێی باشە لەگەڵ هەموو سەرنجی تێبینەکانی لەسەر حکومڕانی حکوومەتی هەرێم وەک ڕەمزی یەکپارچەی هەرێمی کوردستان بمێنێتەوانێ و بکەوێتەوە گفتوگۆ لەگەڵ بەغدادا. بۆیە ئەمە جۆرێک لە دڵنیایە بۆ خەڵکی کوردستان و جۆرێک لە هۆشداریشە بۆ حکوومەتی ناوەندی کە دەست بە گفتوگانی کا و بەپێی دەستور ئەم کێشانە چارەسەرکە. لا پەیامەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکادا جگە لە پاڵپشتیکردنی حکوومەتی هەرێم داوای چارەسەرکردنی کێشەکانی کورد دەکا لەگەڵ بەغداد با ڕێگەی گفتوگۆ و دانوستان. ئەم پەیامەش لە ناوخۆی هەرێمی کوردستان با جۆرێک لە پاڵپشتی نوێی ئەمریکا ناو دەبرێت بۆ بەدیهێنانی سەقامگیری لە باشووری کوردستان. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.